دیارە خۆشەویستان ئەمڕۆ فستیڤاڵێک ڕێکخراوە لە شاری کۆیە بە مەبەستی یادکردنەوەی کۆچی دوایی یەکێک لە هونەرمەندە دیارەکانی کورد تایر تۆفیق. دیارە 34 ساڵ بەسەر کۆچی دوایی ئەم هونەرمەندەدا تێپەڕیوە. تایر تۆفیق لە ساڵی 1922 لە کۆیە لێجاییک بووە. دیارێکێکە لە هونەرمەندە دیارەکانی کورد چەندین گۆرانی بە چەندین شێوازی جیاواز بەرهەمهێناوە و تا ئێستش لە نێو خەڵکدا ماوەتەوە. دیارە ئەم هونەرمەندە بایەخی بەوە داوەکە شاری بەشێک لە شاعیرەکان لەو سەردەمەدا بکاتە گۆرانی و بتوانێت بیخاتە خەڵکەوە بە شێوازی گۆرانی و لەگەڵ میوزیکدا. دیارە یەکێک لە گۆرانە بەناوبانگەکانی مامۆستا تایر تۆفیق ئەمە ئاماژە بۆ بکەم کام شیرین بەهارەی یەکێک لە گۆرانە دیارەکانی و لە نێو خەڵکدا تا ئێستاش ماوەتەوە. ئێمە لەمڕۆدا باس لە گرنگی سازکردنی ئەم جۆرە فستیڤاڵانە دەکەین بۆ ئەوەی یادی ئەم هونەرمەندە و هاوشێوەکانی بکرێتەوە کە وەکو هونەرێکی ڕەسەنی کورد وەکو هونەرمەندێکی ڕەسەنی کورد لە نێو خەڵکدا بمێننەوە، گۆرانەکانیان دووبارە لە نێو خەڵکدا لە سەرزاری هونەرمەندانی تر بمێنێتەوە بە زوندوی لە نێو خەڵکدا بەردەوام بێت. گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ کاکدەوەن مەولود دەکەم کە سەرۆکی تیپی مۆسیقی باوەجیە لە کۆیەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاکدەوەن سڵاوە لێبێ و بەیانیت باش، زۆر سپاس بۆی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەی. با سەرەتا بۆ دەست پێ بکەم ئەمەوێت بەگشتی باسێکی مامۆستا یاخود هونەرمەند تایر تۆفیق بۆ ئێمە بکەیت. سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئێنارتی سپاسان دەکەم بۆ دەرفەتە. هونەرمەندی گەل تایر تۆفیق کە لە 20 ساڵی 1970 لە کۆیە کۆچی دوایی کردووە، ساڵانی خزمەتی بەرچاوی بە هونەری گۆرانی و موزیک و مەقاماتی ڕەسەنی کوردی کردووە و بە هونەرمەندی گەل ناسرا و هونەرمەندی هەر چوار پارچەی کوردستانە و ئێمە لە تیپی مۆسیقای باوەزی ساڵانە بۆ بەرز ڕاگررتنی ناو خزمەتی ئەو هونەرمەندە گەورەیە هەموو ساڵ ئەم فستیڤالە لە 20دا ئەنجام دەدەین. زۆر باشە کاکدەوەن. ئەم ساڵی شاوشێوەکان هاوشێوەی ساڵانی پێشوو ئەم فستیڤالە بەڕێوە دەچێت. پێمان بڵێ کاتژمێر چەند بەڕێوە دەچێت ئەم فستیڤالە؟ بەداخەوە ئەم ساڵ لە وادەی خۆی نەمانتوانی بەهۆی ئەو بارودۆخ و هەڵبژارنێکە ئەم ساڵ لە دەیدا کرا، نەمانتوانی لە 20دا لە هەمان ڕۆژ یادەکە بکەینەوە. بۆ ئەم ساڵ چەند ڕۆژێک لە وادەی خۆی یادەکەمان دواخست. ئەمڕۆ 10/11/2021 کاتژمێر 3:30 خولەک لە هۆڵی سەرۆکایەتی زانکۆی کۆیە بە هەمان پرۆگرام و بەرنامەی ساڵانی ڕابردوو هەندێک گۆڕانکاری تێدا کراوە و یادەکە بەڕێوە دەبێت. زۆر باشە کاکدەوەن، پێمان بڵێ لەم یادەدا چەند هونەرمەند بەشدار دەبێت لەمڕۆدا؟ بەڵێ ئەمڕۆ 6 گۆرانی بێژی باشووری کوردستان لە شارە جیاجەکانی کوردستان بەشدار دەبن و هەر یەکە بە بەرهەمێک بەشداری دەکات لەو یادەدا. زۆر باشە کاکدەوەن، پێمان بڵێ چۆن یادی ئەم هونەرمەندە ئەکرێتەوە؟ باوتنەوەی گۆرانەکان یاخود بە چ شێوازێک ئێوە یادی ئەم هونەرمەندە لەگەڵ ئامادەبوانی ئەو فستیڤاڵە دەکرێتەوە؟ باڵێ خۆی 20 هەموو ساڵێک هاوکاتە لەگەڵ کۆچی هونەرمەندی گەل تایر تۆفیقەوە بە ڕۆژی هونەر ناسراوە لە کۆیە. تایدا هونەرمەندان ئازادن لە وتنەوەی بەرهەمەکانی خاڵە تایر یان ئەو بەرهەمانی کە خۆیان خاوەنین یان ئارەزووی دەکەن. بەڵام ئێمە تێکاک کێشێک دەکەین هەمیشەیان بەس مەقامێکی تایر تۆفیق لەگە بەستەیەکی تر کە هونەرمەندەکە خۆی بێڵێت یان بەستەیەکی خاڵە تایر لە یادەکە بڵێتەوە بۆەوەی هەم یادی تایر تۆفیق و هەمیش ڕۆژی هونەر بەگشتی تێکەڵ بکەین. زۆر باشە کاکدەوەن، پێمان بڵێ ڕۆژی هونەر پێیوەستە بە یادی یاخود یادکردنی کۆچی دوای ئەم هونەرمەندە یاخود تەنها هەر ڕۆژێکە ئێوە خۆتان پێیوەستان کردووە لەم ڕۆژەدا یادی مامۆستا تایر تۆفیق دەکەنەوە؟ بەڵێ دیارە هونەرمەندانی پێشووی ئێمە مامۆستایانی ئێمە ئەم ڕۆژەیان هەڵبژاردووە کە هاوکات بووە لەگەڵ کۆچی دوای ئەم هونەرمەندە و تایدا لە ڕابردوودا ساڵانە چالاکی
چالاکی شانۆیی یاخود چالاکی شێوەکاری تەشکیلی تێدا بەڕێوە چوو هەموو هونەرەکان پێکەوە لەو ڕۆژەدا لە فیستیڤالێکی فراواندا کاری سەرکراوە بەڵام دواتر فیستیڤالەکە بە شێوازەکەی گۆڕاوە تایبەت کراوە بۆ یادی هونەرمەندی گەل تایار تۆفیق کاتە لەگەڵ کۆچی دوایی ئەو هونەرمەندەدا زۆر باشە کاکداوەن 34 ساڵ تێپەڕیوە بەسەر کۆچی دوایی ئەم هونەرمەندەدا پێمان بڵێ چەند جار تا ئێستا یادی کۆچی دوایی مامۆستا تایار تۆفیق کراوەتەوە لە نێو خەڵکدا تا چەندە کار بۆ ئەوە دەکەن لە ساڵانی داهاتوشدا بە هەمان شێوە ئەم یادە فەرامۆش نەکرێت. بەڵێ لە ساڵی 1970 لە دوای چلەی هونەرمەندی گەل تایار تۆفیقەوە ساڵانە بە بەردەوامی ئەو یادەکراوەتەوە تەنها جاهر ساڵێ بە شێوازێک بووە تەنها ئەو ساڵانەی کە ئەم دوو ساڵی ڕابردوو کە بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە نەمانتوانیوە لەسەر شانۆ یادەکە بکەینەوە بەڵام بە شێوەی بەرنامەی تەلەڤیزیۆنی لە کەناڵەکان یادەکەمان هەر بەرز ڕاگرتووە هەم زیندوو کردوتەوە و پرۆگرامی تیپی مۆسیقای باوەزی لە پلانی تیپی مۆسیقای باوەزیدا هەیە کە هەموو بیستیدەیەک ئێمە ئەم یادە بکەینەوە ئەگەر هیچ پێشاتێکی نەخوازراو نێتە پێشەوە ئێمە ساڵانە هەر لە مانجی هەشت ئەم ئامادەکاری دەکەین بۆ دەستنیشانکردی هونەرمەندان بۆ پلانی فیستیڤالەکە دوو مانگ بەر لەوادەی خۆی ئێمە ئامادەکاری دەکەین بۆ ئەو یاد زۆر باشە کاکدەوەن دەمەوێت پرسیاری ئەوە بکەم ڕێکخستنی ئەم فستیڤالە و هاوشێوەکانی تا چۆنە گرینگە بۆ زیندووکردنەوەی ڕۆحی ئەو هونەرمەندە لە نێو خەڵکدا بۆ دووبارە ناسانەوەی بەرهەمە تایبەتەکانی ئەم هونەرمەندە و هاوشێوەکانی لە نێو خەڵکدا. بێگومان گرنگی زۆری هەیە هونەرمەندی تایار تۆفیق هەر هونەرمەندی شاری کۆیە هونەرمەندی باشووری کوردستان نیە بە هونەرمەندی گەل ناسراواتە لە هەر چوار پارچەی کوردستان ئەم هونەرمەندە ناو ناوبانگ و تایبەتمەندی و کەسایەتی و کاریگەری خۆی هەیە بۆتە قوتابخانەیەک و هەوێنی دروستبوونی چەندین گۆرانی بێژی نوێ و ئەم فیستیڤالە ئێمە ساڵانە بە پێی توانە گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەچوونی دەکەین لە ڕابردوودا لە ساڵی 2011 ئێمە کۆمەڵێک تیپی دیاری شارەکانی کوردستان هەر لە سلەیمانی هەولێر دهۆک کەرکووک بەشداریان کرد لەگەڵمان لە دوو ڕۆژدا و ڕۆژی دووەم هونەرمەندی بەناوبانگ هونەرمەندی ناسرای کورد کاک عەدنان کەریم بەشدار بوو و دواتریش بە هەمان شێوە هونەرمەندانی وەک کاک نەزمەی غوڵامی و وەک کاک ئەیوب عەلی وەک کاک عەزیز شارۆخی هونەرمەندە ناسراوەکانی شاری کەرکووک و سلەیمانی کاک حەمەڕەوف ئاپانخان ئەمان هەموو بەشداریان کردووە لەم یادەدا کاکدەوەن لەم ساڵدا ئەو هونەرمەندانە کێن و ئاماژت بەوە کرد کە 6 هونەرمەند بانگێشت کراون ئەو هونەرمەندانە کێن کە لە یادەکەی ئەمڕۆدا بەشداریەکەن. بەڵێ یەک لەو هونەرمەندانە بە کاک ڕێبینە ڕێبین کۆی ڕێبین جەمال و لە ڕەواندزەوە کاک کارمەند ڕەواندزی لە هەولێر کاک مامۆستا هەڵدێر محەیدین و مامۆستا مەلا شێروان سلەیمان و ئازیتاخان بە نوێنەرایەتی ڕۆژهەڵات ئەمساڵ بەشدارە. زۆر باشە کاکدەوەن بەشداریکردنی ئەم هونەرمەندانە بۆ خۆی هاندەرێکە لەوەی کە بمنە گەنجانی کۆیە گەنجانی ناوچەکانی دیکەش سەردانی ئەوێ بکەن لە نزیکەوە بە بەرهەمەکانی مامۆستا تایار تۆفیق ئاشنا بن زیاتر بتوانن خوب بدەنەوە بۆ بەرهەمە کۆنە ڕەسەنانی کورد. بێگومان وەک باسم کرد مامۆستا تایار تۆفیق خۆی قوتابخانەیە کە گۆرانی و مەقامەکانی هەوێنی دروستبوونی ئەم گۆرانی بێژانە ئێمە چاودێری ئەو گۆرانی بێژانەمان کردووە زانیتمان دەنگ و شێواز و ستایلی هونەرمەندی گەل تایار تۆفیق شارەزان و لەگەڵ تیپی مۆسیقای باوەزی ڕەنگە ستایلیان نزیک بێت بۆیە ئێمە دەستنیشانی ئەو گۆرانی بێژان لەسەر ئەو پێوەرە دەکەین. زۆر باشە کاکدەوەن ئەگەر بینە سەر ئەوەی کە مامۆستا تایار تۆفیق خۆشی چەندجارێ ئاماژەت پێکرد بۆ خۆی ئەم هونەرمەندە مەدرسەیەکە باسی هونەری مامۆستا تایار تۆفیقمان بۆ بکە کاکدەوەن. بەڵێ وی تایار تۆفیق زیاتر مەقامەکانی زۆر
بەناوبانگن و شێوازی وتنەکەی شێوازێکی تایبەت بەخۆیەتی شێوازێکی ناوچەی کۆیە بۆ نمونەگەم مەقامێکی بەیاد وەگرین لە ناوچەی کە بە شێوەزاری شێوەی تیاتۆفیق وتراوە جیاوازە لەگە ئەو مەقام بەیاتی کە لە شاری سلێمانی دەوترێت کە لە هەولێر دەوترێ ئەو تایبەتمەندیەوەی کردووە کە گۆرانیەکان و مەقامەکانی تیاتۆفیق هەمیشە بە نەمری بمێنێتەوە بە زیندوی بمێنێتەوە و هونەرمەندان بتوانن بیڵێنەوە لە کارەکانی خۆشیاندا ئەگەر کەمێکیش بێت لە مەقامەکە بەکاربهێنن و مامۆستا تیاتۆفیق ئەو هۆنراوانەی کە هەڵی بژاردووە زیاتر هۆنراوەی نیشتیمانین هۆنراوەی سیاسی تێدایە ئەگەر بەرهەمەکان گوێبیستی بوو بن شعری هەموو شاعیرە بەناوبانگەکانی بەکارهێناوە و شاعری ئەونی شاعری زۆر بەکارهێناوە ئەو شعرە سیاسیانەی و قەلبی من کە لە دانانی سامی ئەوداڵە قەلبی من گەر چەشنی لالە بێت نەوتی تێ بکەن ئەوە یەک لە هۆنراوە هەرە جوانەکانی ئەو شاعیرەوە شیرن بەهارە ئەوە یەکێکە لە بەرهەمە جوانەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەو هەڵبژاردننی ئەو تێکستانش بێگومان ئامانجی خۆیە بووە تیاتۆفیق یەک لەو هونەرمەندانە بووە کە بە کەسایەتێکی دیار بە کەسایەتێکی جوان ناسراوە کە هەمیشە دەستی دوژمن نەیتوانیوە کاریگەری لێ بکات و بخاتە ژێر کێفی خۆی و گۆرانی پێ بسڕێ بۆ مەرام و ئامانجی تایبەتی زۆر باشە کاکدەوان ئاماژت بەوە کرد مامۆستا تیاتۆفیق لە گۆرانیەکانیدا یاخود لە بەرهەمەکانیدا لە مەقامەکانیدا هەوڵی زیندووکردنەوەی یاخود ئاماژەکردن بە خۆشەویستی نیشتیمانی داوە دیارترین ئەو بەرهەمانەی مامۆستا تیاتۆفیق چین کە تا ئێستاش بە مەبەستی نیشتیمانی بە مەبەستی نەتەوەی لەنێو خەڵکدا ئەوترێتەوە تا ئێستا باوە. بەڵێ زۆربەی گۆرانیەکانی نیشتیمانی وەک باسم قەلبی من ئەوە یەک لە گۆرانیە هەرە بەناوبانگەکانیتی بۆ پێشمەرگە گۆرانی وتووە و زۆر لە هۆنراوەکانی کە هەڵی بژاردووە هەمووی هۆنراوەی نیشتیمان پەروەری بووینە و یەک لەو گۆرانیانە کە باسم قەلبی من زۆر کاریگەری هەبووە لەسەر گەنجان و لەسەر ئەو کەسانی کە لەو سەردەمەدا و گۆرانی بووتو. زۆر باشە کاکدەوان پێت وایە ئەم هونەرمەندە یاخود مامۆستا تایر هاوشێوی بەشێکی تر لە هونەرمەندان حەقی هونەرەکەی نەجرابێت چ لەلایەن خەڵکەوە بێت چ لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە بێ؟ بێگومان تیاتۆفیق و زۆربەی ئەو هونەرمەندانەی کە ئێمە شانازیان پێوە دەکەین لە ژیانی خۆیاندا بە زۆر بە کولەمەرجی ژیاون و هیچ هاوکاری و پاڵپشتێکیان نەبووە بێگومان ئەو کات کە لە ژێر ڕژێمێکی داگیرکەدا بووینە ڕەنگە زۆر سانسۆر و زۆر سانسۆریان لەسەر بوو بێت نەتوانرابێ هەموو بەرهەمێک بڵاو بکەنەوە لە هەموو شوێنێک مەقام و گۆرانی بچڕن و بەداخەوە ئێمە ڕەنگە ساڵانە ئەو یادە دەکەینەوە بەڵام زۆر هونەرمەندی تر هەیە کە هاوشێوەی مامۆستا تیاتۆفیقن ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە بەداخەوە ئێستا ناو و بەرهەمەکانیان ون کراوە هیوادارم ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری پاڵپشتی هونەرمەندان بێت لە هەموو شارەکان تیپ و گروپی زۆر جوان هەیە دەتوانن یادی ئەو هونەرمەندانە بکەنەوە و بەرزیان ڕابگرن و هونەرەکەیان لە فەوتان و لە کاڵبوونەوە بپارێزن. زۆر باشە کاکدەوان کاتە لایەنە پەیوەندیدارەکان لێرەدا تا چۆنێ هاوکاری ئەوە بوون کە تۆ ئاماژەت بەوە کرد ماوەی 34 ساڵە بە بەردەوامی یادی ئەم هونەرمەندە یادی کۆچی دوایی ئەم هونەرمەندە کراوەتەوە واتە جیاواز لەو حاڵەتە تایبەتانی کە وڵات پێیدا تێپەڕیوە تا چنێک لایەنە پەیوەندیدارەکان یارمەتی ئێوە بوون تا چنێک کەم تەرخەم بوون تا چنێک پێویستە زیاتر هەوڵ بدەن بۆ زیندووکردنەوەی ئەم هونەرمەندە و هاوشێوەکانی ئەم هونەرمەندەکە پێگەیەکی تایبەتیان لە هونەری ڕەسەنی کوردیدا تا ئێستاش هەیە. خۆی هونەر پێناسەی نەتەوەیەک دەکات هونەر پێناسەی هەموو گەل دەکات بۆیە هەر تا گرنگی پێ بدرێت تا زیاتر بەرەو پێش ببرێت و پاڵپشتی هونەرمەندان بکرێت بێگومان ئەو گەلە پێشتر دەکەوێت زیاتر دەناسرێت لە ناو گەلانی تری دنیادا و ئێمە ساڵانە تیپی مۆسیقای باوەجی بەهۆی ئەوەی کە مێژوشی
گەورەی هەیە بەهۆی ئەوەی کە ساڵانێکی زۆرە دامەزرا و کار دەکات و ئێستاش بەردەوامە ئێمە پاڵپشتیمان کراوە بۆ ئەمڕۆ بەڵام ئەم پاڵپشتیە یعنی پێویستە زیاتر گرنگی پێ بدرێت هەموو شارەکانی تری کوردستانیش هەموو تیپەکانی توری کوردستانیش هاوشێوەی تیپی باوەجی و هەموو هونەرمەندانی کوردستانی هاوشێوەی تایارتۆفی قاوکاری بکرێت. ڕاستە ئێمە لە شاری کۆینە بێگرفت نینە وەک تیب ئێمە خاوەنی بارگای خۆمانین خاوەنی کۆمەڵی هونەرمەندی لێرە کێشە ئەو مشکلانەمانی بەڵام لێرە گرفتی هۆڵمان هەیە ئێمە ناتوانین ساڵانە ئەو چالاکی ئەو پرۆگرام و بەرنامانی خۆمان هەیە وەک پێویست جێبەجێ بکەین بەهۆی نەبوونی هۆڵەوە. جا ئەوەش یەکێکە لەو گرفتانە کە ئێمە ساڵان ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە. زۆر باشە کاک دەوەن دەڵی ئێوە کێشە گرفتان ڕوبەڕوە بێتەوە بمنێکێک لاوانە نەبوونی هۆڵە ئەگەر پشتگیری ئێوە بکرێت بە شێوازێکی گونجاو ئێوە ئەتوانن کە هەوڵ بدەن لە کاتی یادی کۆچی دوایی یادی لەدایک بوونی هونەرمەندە کۆنەکان هونەرمەندە ڕەسەنە کوردەکان فستیڤاڵی لەم شێوازە ڕێک بخەن بۆ ئەوەی دووبارە بەرهەمەکانیان لە نێو خەڵکدا زیندوو بکرێتەوە لە ناوچە جیاوازەکان بێگومان جیاواز لە کۆیە بچنە هەولێر سلێمانی کەرکووک لە ناوچە جیاوازەکانی تریشەوە ئەگەر پشتگیریتان بکرێ هونەرمەندان بەسەر بکەنەوە فستیڤاڵیان بۆ ڕێک بخەنەوە و ڕێزلێنانێک بۆ بەردەوامبوونی هونەری ئەم هونەرمەندانە. بەڵێ بێگومان تۆ کە کارێک ئامادە دەکەیت ئەو شوێنی کە کارەکەی لێ پێشکەش دەکەیت ئەبێ شیاوێ لە ڕووی سیستەمی دەنجەوە لە ڕووی شوێنی دانیشتنەوە گونجاو بێت. ئێمە لە کۆیە لە ساڵی 2011ەوە داوای دروستکردنی هۆڵی چالاکێک مۆسیقی و هونەریەکان دەکەین بەداخەوە هۆڵێکەیە کە ئێستا نزیکەی 150 بۆ 160 کارەکانی تەواو کراوە بە ئەوی تری وەک کەلاوەیەک ماوەتەوە و ئەوەی کە دروستیش کراوە ئێستا خەریکە وێران دەبێ و بەرەو کۆتایی دەچێت بۆیە ئەوە گەورەترین گرفتی نەک هەر مۆسیقا و تیپی باوەجی هەموو هونەرمەندانی کۆیە کە لە شێوەکار و شانۆکار و هەموو ئەو هونەرمەندانێک کە لێرە چالاکی هونەری دەکەن بۆ بابەتی ڕێزلێنان لە هونەرمەندان و ئەمانەش ئێمە ئەم ساڵ وەک تیپی مۆسیقای باوەجی بڕیارماندا کە کۆمەڵی هونەرمەندی شارەکانی کوردستان هەر لە دهۆکەوە تا خانەقین هەر شارەی بە نوێنەرایەتی شارەکەی یەک هونەرمەندی دێرین کە ساڵانی ڕابردوو خزمەتی بەرچاوی هونەری گۆرانی گوتن یا مۆسیقایان کردبێت ئێمە لەو فستیڤاڵەدا خەڵاتی تایبەتی تیپی مۆسیقای باوەجیان پێدەبەخشین کە ئەمڕۆ ژمارەیاندا هونەرمەندی دێرینی کوردستانی باشوورن لە شارە جیاجیەکانی کوردستان. زۆر باشە کاک دەون ئێستا بینین هەنێک جار هونەرمەندە نوێیەکان یاخود بڵین هونەرمەندانی ئەم جیلەش بە هەمان شێوە پەنا ئەبنە بەروتنەوەی گۆرانەکانی مامۆستا چایەر تۆفیق مامۆستا حەسەن زیراک چەندین هونەرمەندی کۆنی کورد کاتە ئێستش بە شێوازێکی نوێ با دەنگێکی نوێ بە ستایلێکی نوێ گۆرانی ئەوانەڵێنەوە تا چنێ ئەمە دەلالەتێکە لەوەی کە هونەری ئەم هونەرمەندانە ڕەسەنن تا بێت لەناو خەڵکدا ئەتوانرێت ئەم بەرهەمانە بە زیندوی بمێنێتەوە پێگەیەکی تایبەتی خۆی هەبێت پێگەکەی خۆی زیاتر پچە بکات لەنێو خەڵکدا. بێگومان ئەم هونەرمەندانە ئەو سەردەمی کە تیایدا ژیاون ئەو بەرهەمەی کە پێشکەشیان کردووە لە ناخی لە قوڵایی دەرونیانەوە دەریان بڕیوە بۆیە سەیر بکەین یان گوێ بگرین لە بەرهەمەکانیان هەمووی باگراوەندێکی زۆر گەورەی لە پشتە کۆمەڵێک هەست بە مەعانات و ئازاری ئەو هونەرمەندە دەکەێت ئەمە وای کردووە کە بەرهەمەکانیان هەر بە ڕەسەنی بمێنێتەوە و چەندی گوێی لێ بگریت لی تێر نەبیت و هونەرمەندانیش ئەوانەی کار لە سەگۆرانیەکانی ئەو هونەرمەندانە دەکەن لە بیدایەتی دەستپێشی کاری هونەریان سیر دەکەین زۆر سەرکەوتوترن لەو کەسانی کە دێنە ناو وەسەتی هونەری یان ناوەندی هونەری بە بەرهەمێک کە ڕەنگە کاردانەوەی نەبێت لە ناو خەڵک ڕەنگە خەڵک باش وەری نەگرێت بەڵام تۆکەکە ئەو هونەرمەندە گۆرانی یەکێک لەو هونەرمەندە گەورانە دەڵێتەوە جا ئەگەر گۆڕانکاریەکی نوێکاری تێدا بکرێت ڕەنگە باشتر ئەو هونەرمەندە خۆی پێ بناسێنێت پێی بەدەر بکەوێت بۆیە من پێم باشە ئەوەی کە سەرەتا ئەو هونەرمەندەی کە ئارەزوو دەکات گۆرانی بڵێت یەکێک لە
شاکارەکانی ئەو هونەرمەندە ڕەسەنانە بڵێتەوە بەڵام بە شێوەیە کە کاریگەری نەکاتە سەر مۆتیڤە ڕەسەنەکەی بەرهەمەکە و ئەمە زیاتر بۆ ناو ناوبانجی خۆی باشتر و زیاتر دێتە ناو خەڵکەوە. باشە کاکدەوەن بێگومان لە پاڵ ناوبانگی خۆیان کاتێک هونەرمەندە نوێیەکان بایەخ بەو هونەرە ڕەسەنە دەدەن بە هونەری ڕەسەنی کوردی دەدەن تا چنێک بڵێن کاریگەری هەیە لەسەر چەسپاندنەوەی یاخود دووبارە دەرخستنەوەی پێگەی ڕاستەقینەی ئەم هونەرمەندە کە قورسایی خۆی هەیە لە نێو خەڵکدا لە سەردەمانێکی کۆندا وترا و تا ئێسش کە گوێ لەو بەرهەمانە ئەگریتەوە هەست بە کۆمبوونی بەرهەمەکان ناکەیت. بەڵێ باسم کرد ئەو گۆرانی بەرهەمانەی کە لە ڕابردوودا دروست کراون وا بە ئاسانی دروست نەکراون بەڕاستی ئێستا ئێمە لەو سەردەمەدا لەو سەردەمە نوێیەدا بەو هەموو ئامێرە پێشکەوت و تەکنۆلۆژیا هەتا بەرهەمێک دروست دەکەی لە تۆمار دەکەی ماندیبوون و هیلاکەت و شەرنوخوونی زۆری دێت ئیمکانیت زۆر باشترە لەو کاتێک کە ئەو هونەرمەندانە ئەو گۆرانیانیان تێدا بەرهەم هێنراوە ئەوان ئەبوو لێرە چەند شار ببڕن سەدان کیلۆمەتر ببڕن بۆەوەی بچن لە ئیزگەیەک لە ئیزگەکانی بەغدا یان کەرکووک گۆرانی تۆمار بکەن بۆیە ئەو ماندیبوون و ئەو هەستە هونەریە بەهێزەیان وای کردووە بەرهەمەکانیشیان تا ئێستا لە ناو دڵ و لە ناو دەرونی خەڵک و لە گوێی خەڵک بمێنێتەوە و هەر کاتێک گوێیان لێ بگری و بزانی بۆ ئەو سەردەمە وتراوە. کاکدەوەن زۆر ئەوترێت کە ئەکرێت هونەر جایتر لە هەر بوارێکدا بێ لە بواری گۆرانی لە بواری شانۆ لە بواری شێوەکاری ئەتوانێت ببێت بە پێناسەی نەتەوەیەک لە نێو جیهاندا تا چۆنێک کار بۆ ئەوە کراوەکە ئێمە خاوەنی بەرهەمی هێندە تایبەتین خاوەنی شعری هێندە تایبەتین هونەرمەندی هێندە تایبەتین کە بتوانین هونەر بکەین با پێناسەیەک بۆ نەتەوەکەی خۆمان لە پاڵ هەر شتێکی تردا کە کوردستان لە جیهان پێی بناسرێت وەکو پێناسەیەک هونەریش بە هەمان شێوە هونەری کوردی جیا بکرێتەوە لە هونەرەکانی تر. بەڵێ بێگومان هونەری کوردی و کورد خاوەنی خامەیەکی زۆر گەورەی هونەری ڕەسەنی خۆیەتی خاوەنی مەقاماتی تایبەتی خۆیەتی ئەگەر بین لە ناوچەی گەرمیان سیر گوێ لەو مەقاماتە بگرین هەمووی ڕەسەنایەتی و کللتوری گەلی کورد پیشان دەدات بەڵام ئەگەر بەم شێوەی ئێستا پاڵپشتی نەکرێت بەو شێوەی ئێستا لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی لەسەر نەکرێت یان حکوومەت هاوکار نەبێت ڕەنگە لە ساڵانی داهاتوودا ئەو بەرهەمانەش دوژمنانی گەلی کورد بیبەن و بە ناوی خۆیان بڵاوی بکەنەوە کە ئێستا گوێبیست دەبین سەدەها گۆرانی و ئاوازی کوردی هەیە بە زمانی و بە شێوازی لە وڵاتان بڵاو کراوەتەوە بە ناوی خۆیان کە ئەمە هەموو مۆچی ڕەسەنایەتی کوردی پێوە دیار و بەڵام لەبەر بێخاوەنی و لەبەر بێ ئاڵایی و لەبەر بێ نیشتیمانی ئێمە ئەو بەرهەمانەمان لەدەستداوە ئەگەر بەو شێوەی بمێنێتەوە ڕەنگە کۆمەڵێک بەرهەم و کۆمەڵێک مەقاماتی کە تایبەتە بە گەلی کورد ئەوانیش بەرەو نەمان و بەرەو فەوتان بچێت و گەلێک لە نەتەوەیەک لە نەتەوەکانی تر بە ناوی خۆیان بڵاوی بکەنەوە. کاکدەوەن زۆر سپاس بۆ تۆ سەرۆکی تیپی موزیکی باواجا زۆر سپاس بۆی ڕاستەوخۆ لە کوێ و لەگەڵ ئێمە بوو سپاس بۆ تەواوی گفتوگۆکەت کاکدەوەن خۆشەویستان تەوەریەکەم پێشکەش کرا.